هونەرمەندی پەیکەرساز بەختیار هەڵەبجێی لە نوێترین کاری پەیکەرسازی خۆیدا پەیکەرێک بۆ یەکێک لە هونەرمەندە دەنگخۆشەکان کە ئەویش هونەرمەند قالەمەڕێ دروستی دەکات لەم بەڕگەیەدا هاوکارم دەروون کە ئەم بڕگەی یاخود ئەم گفتوگۆی ساز کردبوو لەگەڵ یا هونەرمەندی پەیکەرساز بەختیار هەڵەبجێی باز لە نوێترین تەکنیکەکانی پەیکەرسازی دەکات و هەروەها باز لە وردەکاریەکانی ئەم کاری دەکات. لە نێو کارگەی کلتورم لە شاری سلێمانی سەردانی شوێنی کارکردنی یەکێک لە پەیکەرسازە دیارەکانی کوردەکەم کە لە ئێستا سەرقاڵی کۆمەڵێک کاری نوێیە لەگەڵم بن. سڵاو کاک بەختیار، ئەم کاتت باشیت؟ زۆر سپاس دەکەم، مەمنون، زۆر سپاس بۆتەوە. سڵاوتان لەبێ. میوانی ئەم جارم یەکێک لە پەیکەرتاشە دیارەکانی کووردە، پەیکەرەکانی لە بەشێکی زۆر لە شارە گەورەکانی کوردستانی گەورە هەیە. لە ئێستا سەرقاڵی کارکردنە بۆ یەکێک لە کەسایەتی و هونەرمەندە دیارەکان. ئێمەش بە باشمانزانی بینە شوێنی کارەکەی و بزانین ئێستا سەرقاڵی چییە. میوانەکەم زۆر بەڕێز پەیکەرساز بەختیار هەڵەبجێیە. کاک بەختیاریان سڵاو لێ بم کاتت باش بێ. سڵاو لە ئێوەش بە خێراتنی کەناڵ لە ڕەنگینەکەتانەکەم بە خێرن سەرچاوم. زەرەری چەند گەشم لای ئەمڕۆ؟ وەڵا سەد لێ بوویش زۆر نەبوو. دیارە ئەمڕۆ کاک بەختیار هەر بەجلی کارکردنەوە ئێمە هاتین بۆ لای میوانداری کردین، زۆر سوپاس یەکەین. کاک بەختیار بۆ تەواوکردنی پەیکەرێک بەپێی با بڵێم قەبارە و بەپێی شێوازی پەیکەرەکە ئەگۆڕێت یاخود بەپێی دەستی تۆ و کارکردن و شارەزایی تۆ ئەتوانی پەیکەرەکە زوو تاوکە یاخود درەنگ؟ هەموو کایەکان دەوری خۆیە بینێ، نوعەتی ماتریالەکەی کە کاری لێەکەی ئەوە سایکە ئیشەکەی لێکات چۆن تا چەند مەسەلەن سەریع کارەکایە هێواش کارەکایە ئەمە فەرقەکە شێوەی ئیشکردنەکەش ئەکۆڕێ. بەعزێ ئیش هەیە معقەدە تەخیر زۆر تەخیرە بێ بەدەستەوە، بەعزێ ئیش هەیە سادەیە زووتر ئەدا بەدەستەوە. مادێک ئەگەر مەسەلەن لە تەپە دۆر بیکەی ئاسانتر دێ بەدەستەوە لەوەی دەدانیشی تۆ لە قوڕێکی زۆر بێنی و ئەسکەلەی بۆ بکەیت و قوڕەکەی لێ بێیت و دوای دروستی کە و قاڵبی بکە و عینەکانی زۆرە. کارێترمانەیە کاری پەیکەرتاشینە بەردە ئەوە هەر بۆ خۆی هەر کارێکی قورس و زەحمەتە. کاک بەختیار باست لە تەبەدۆر کرد لە ئێستاە تەکنیکێکی نوێ ئەمە لە نێو دنیای کاری پەیکەرسازیە چکۆنەی ئەزانین جاران هەر با قوڕ و هەندێک بابەتی تر پەیکەر دروستەکرا. هونەرمەند بۆ خۆیە بێ هەمیشە خۆی ئەبدێت کاتەوە و بە دوای ماتریالەکانە بگەڕێ، بزانە چ ماتریالێک ئاسانترە، چ ماتریالە مەسەڵەن زووتر ئەدا بەدەستەوە بۆی تۆ کارەکەی تۆ ئاسانتر بێ و دوای هەمیشە شتێکی ئاسانترا بگەڕێ. تەپەدۆر بەڵێ یەکێکە لەو مادە تازانەی کە کاری پێکرێ بۆ کاری پەیکەرسازی. ئەگەر کەسێک بتوانە سەلیقەی ئەوێ بچێت تەپەدۆریش کاتێکە تۆ ئیشی پێکەی بێتە بابەتی پەیکەرتاشین. ئەوانەی کە هەمانەوە هەوڕانی ئێمە کە هەمانە پەیکەرسازن پەیکەرتاژ نین لەبەرەوە زەحمەتە هەموو کەس ناتوانێت ئیشی پێ بکە. تۆ بە سەلیقەیەکی بەڵێ ئەبێ سەلیقەیەکی وات هەبێ وەکو پەیکەرتاشێ بتوانی ئەم فۆرمە لە ناوەم تەپەدۆرە ببینی اینجا دەستکەی بە تاشینەکەی دوایەوە ئینیتری بەسەر. لەگەڵ بابەتی برۆنز و ئەوانە پەیکەرسازانی کورد نێوانیان چۆنە؟ گرانە بەڵام بابەتێکی باشە نێوانتان هەیە لەگەڵ یاخود؟ هەموو پەیکەرێک دەتوانێت بیکەی بە برۆنز. هەموو پەیکەرێکە تۆ ئەیبینی یا بینی و دەتوانێت قاڵبی بکەیت و قاڵبەکەی دوایی ئەیدیتە برۆنز کارەوەی کە کاری برۆنزەکە تەحویلەکە بۆ مادەیەکی مۆمی، دوای مۆمەکە تەحویلەکە بۆ برۆنز. ئەمە عەمەلەیەکی تایبەتە بە خەڵکی برۆنزکار عەلاقەی بە پەیکەرساز و پەیکەرتاشەکەوە نیە. شەرت نییە ئەوەی کە پەیکەرساز بوو یا پەیکەرتاش و ئیشی برۆنزیش بزانێ. معمەلێکە و ئەیدیتێ و موادێتی بۆ تەکا بۆ برۆنز. بەس ئەوەیە نەوەڵا بەداخەوە ئێمە لە کوردستان تایسە ئیشی برۆنزمان نییە. ئەوەش کە هەیە یا لە بەغا کراوە یا لە ئێران کراوە یا لە شوێنێکی تر کراوە. لێرە یەک دوو محاولە کرا نەجاحەتی نەیە ناسەرکەوتون و نەوەڵ بەداخەوە نەقسێکی زۆر گەورەیە لەناو پەیکەرانە. دیارە ئەمەی لە پشتی ئێمەوەیە یەکێک لەو پەیکەرە تەواو نەکراوەی کاک بەختیارەکە ساڵانێکی زۆرە سەرقاڵێتی. ئەمە یەکێک لەو پەیکەرانی کە پەیامێکی جیاوازی هەیە. ماوەیەک بەر لە ئێستا بوو نزیکی ساڵێک بەر لە ئێستا لەگەڵ کاک بەختیار گفتوگۆمان کردوت ئەمە یەکێک لەو پەیکەرانی کە پەیامی بە شێوازی کتێب دروست کراوە. مامی دوای ئێمەوە کتێبە بەڵام جارە تاو نەکراوە و کۆمەڵێک پەیکەریش لێرە و لەوێ کە کەسانێکن کتێبە خوێنەوە بەڵام بە پەیامی جیاواز. هەرچەندە بەشێک لە کارەکەم ئاشکرا کرد بزانم بۆچی هێشتا تاو نەکراوە. مۆنومنتی مرۆڤ و کتێبێکێکە لەو پەیکەرانی کە نزیکەی 5 مەتر بۆ 6 مەتر ئەبێ وەکو بەرزی بەڵام نە مەساحەی خوارەوە وەکو قاعیدە 3 مەتر بە 4 مەتر تقریبان ئەوە نەیەوێ
تا ئێستا من لەبەر ئەوەی ئەم مۆنومنتە سمبولی شاری سلێمانیە ڕەبتە بە شاری سلێمانی و کە سلێمانی شاری ڕۆشنبیریە ئەمە وەکو کارێکی سمبولی کە حەزم کرد لە بەردەم بینی مەکتەبە و سیتی ستارا بێ ئەو مەساحەیەکمانەیە لێوە بەڵام بەداخۆ تا ئێستا شارەوانی رازی نەبوون بۆ لێوێدا بێ هەوڵێکی ئەگەر بۆ بیت لەوانەیە کارێکی باش بێ شانزەم هەوڵەکانیش بەردەوامە هەوڵەکان بەردەوامە و لە هەوڵش بوومەتەوەی تر بەناسەر بزانین شوێنەتری بۆ بدۆزینەوە لە شوێن تردا بۆ هیوایم کە لە ئایندێکی زۆر نزیکە ئەم کارە بێتە بەرهەمچکە بەڕاستی کارێکی زۆر تایبەت و جوانە جا ئەم پیکەرانی کلێرن دیارم پیکەری پشتی خۆت ئاسکە ئەمە نزیکەی چەندی پێچێ کاک بەختیار بۆ دروستکردن کارێکی وە تەقریباً دوو مانگ و شتێکی پێچێ ئەمە هەر سەرەتا بە تەپەدۆر دروستم کرد بای بەگەشت تەقلیف قورس نییە کارکردن لەگەڵ تەپەدۆرەکە و بڕینی و نازام زۆر شارەزاییەوێ قورسەنێ نەوەڵای بەس شارەزاییەوێ بەڵام ئەرکێکی زۆر لە کۆڵەکاتەوە تۆ لە بری ئەوە بێنی 2 تەن قوربێنی ئەو ئەسکەی پێ دروستکەی تۆ مەسەلەن بە ماوادێکی خەفیف بە نزیکەی 100 کیلۆیەک شەکە نجات ئەبێ بەڵام ئەوەیە بێ لیا سەلیقە و ئەوەت هەبێ بتوانیت کارکردن لەگەڵ گەچ و قوڕ لە دوای ساڵانێکی زۆر بێزاری نەکردو یان جارێ هەر بەکەشانەوە زۆریش خۆشە چێژێکی تایبەتی هەیە هەر ڕێگەچی تۆینی مناڵی و ئەو سەردەمانە زۆر بە چێژ لە بەڵێ بەختیار ئەمە بەشێک لە پیکەرەکانی تۆیە سەرەتا بم شێوەیە دەستێ پێکەری یاخود بە پێکەری گەورە دەستێ پێکەری یەکسەر والله هەچ کەس کە دەستەکە بە کارێک لە کاری بچووکەوە دەست پێ یەکەم جار ناتوانێت کاری گەورە بکە بەڵام بچوشی ئەم کارانە لەوانەیە کە مەسەلەن هی کۆن بێ و ما بێتەوە ئیسا لەوە چێم کارانە بازێکیان زۆر تازە بێ هی ساڵ بە دروستم کرد بێ ئەم کارانە کاری هونەرین کاری هونەری تۆ شەر نییە زۆر بە گەوری دروستیکەی بۆ پێشنگادایانی لەو شوێنانادانێت لەبەرەوە پێویست بە زۆر حەجمی گەورە ناکە بەڵام هەنێک جاریش مەسەن پێویستەکە تۆ حەجمەکەی گەورە بێ بەڵام مەبەست لەوانەیە کە ئەمانە بچووکن ئیتر مەسەلەن ماناکەی ئەوە بێ ڕاستە اینجا کاک بەختیار یەکەم پیکەری خۆتی بیرە کە دروست کرد بیرە ماوە نابەخوا بیرە نەماوە من ئەوەی بیرم بێ مناڵ بووم باشە یاریمان بە قوڕە کرد من قوڕەکەم پان کردبوویەوە وەکو ئەسحابە شکڵ و فۆرمەکەیم دەرێنا فیلمی ئەسحابە بوو جاران هەردوو قاچیاوە بڵاو کردبوویەوە و هەردوو دەستیاوە بڵاو کردبوویەوە شتێکی ئاوایەتە خەیاڵم لەسەر کۆنکرێتی بەردگاکەی ماڵی خۆمان سەر شۆستەکە لەوێ ئەوە مەکە قوڕەکەم پان کردبوویەوە ڕسمی ئینەکەم کرد ئەم لەولاکان دێنە بەرزتر بوو لە ئاسی ئینەکە بەوە ئەزانم پیکەر بووە لەو کاتەوە حەزە لە کاری پیکەر سازی بووە کاک بەختیار بێجگە لەم پیکەرانی کە هەندێکیان پەیامی جیاوازیان هەیە دڵنیان پەیامی مرۆڤایەتیان هەیە ئەو کەسایەتیانش کە کاریان بۆکەیت زۆر جارداوت لێکریا خۆت لە خۆشەویستی بۆ کەسایەتیەکانی خۆت بەداخەوە هەندێک لەو کەسایەتی دیارانە لە ژیانە نەماون ئەتەوێت شتێکیان بۆ دروستکەی بۆ ئەوەی کە بمێننەوە وەڵا زۆربەیە و کارە بچووکانی کە ئەکرێت کەسایەتەکانیش بێ هەر بۆ خۆشەویستی خۆمانە بۆ ئەو کەسایەتیانە بۆ نمونە ئەمە مامۆستا ئیسماعیل خەیاتەوە لە کاک فواد فادی مەجید میسریە ئەوتریان مارکسە ئاوە بۆ خۆمان حەزی خۆمانە زۆر جار تۆ فەیسێکە بینی زۆر جوانە بەلا تۆ شەرتیش نییە بیناسی ڕسمی لە شوێنەکە ئەبینی هێنی لە گرنگی فەیسەکە وایە مەسەن تۆ ئەو پیکەری بۆ دروست بکەیت ئاوا زۆر باشە اینجایەک لە ئەو کارانی کە ئێستا کاک بەختیار کاری لەسەر کردو و تەواو بووە پیکەرێکی کەسایەتی دیاری نێو کورد قالەمەڕەیە پیکەرەکە تەواو بووە؟ هێشتا تاوانەوە باشە بەڵام مازەکەی مادەی دروستکردنی پیکەرەکە جیاوازە و هەندێک پەیامی هەیە و هەندێک با بڵێم تایبەتمەندی جیاوازی ئەم پیکەرە لەگەڵمان بن ئەچینە لای پیکەرەکە و گفتوگۆکەین لەسەر ئەو کەسایەتی و بزانم پیکەرەکەش بەکوێ گەیشتووە. ئەمە پیکەرە دیارەکەی کاک بەختیارە کە کۆمەڵێک تایبەتمەندی زۆر جیاوازی هەیە کاک بەختیار لە ئێستا سەرقاڵی کارێکی لەم شێوەیە کاک بەختیار ئەوەی کە باست کرد ئەمە بەردێکی تاو داتاشیوە
باشە ئەم پەیکەرە بەردێکی تەواو بوو تقریبان متر بە متر بە 2 متر بەرزی نزیکەی 4 تەن ئەوێ ئیشم لێ کردو وردە کەوتوم بە تاشیمە تا ئێستا تا ئەم مەرحەلەیە بەڵام تقریبا نزیکەی لە 125 ماوە بە تەواو بوو باشە بۆچی کەسایەتی دیاری کورد قالەمەڕە قالەمەڕە کەسێکی موزیکزانی کوردی خود ئاموزە ئەوانەی کە خۆیان مەسەن لە ناخەوە مەسەن ئەم شتیان خوا پێی بەخشیون یا خۆڵی سروش پێی بەخشیون نشم شاڵژەنێکی زۆر عەجیبە تا ئێستاش ئاوازەکانی زۆر لەگوێی هەمومان ئازەرنیەتەوە و کەسێکە بەڕاستی ئاوازێکی ئاسمانی هەیە هەنی لە هیچ ئاوازێکی تر ناچێت نازانمەگەر متابعی بکەیان زۆریش بەڵام بەداخەوە تا ئێستا ئیشی زۆری لەسەر نەکراوە هەرچەند مەڵەسا عەبدوڵڵا جەمال سەگرمە کاری لەسەر کردووە بەڵام هێشتا شتی زۆر کەمە ئەمە کراس ناوەندی موزیکی بەناوە لێکرا زۆریشی باشتری لەسەر پێەوە تەمە ناکەم ئینشەڵڵا بتوانن ئەوانەی کە لە بواری موزیکا کارەکەم بتوانن کارانی کەی پەیکەرەکە سەواوکەیت و لەکوێدانی واللهی کەی تەواو بێ نازانم لەبەر زوڵفی جە و سەرما و بارانەوە لە دەرەوە زەحمەتە بەڵام ئەگەر تەواو بوو دامناوە لە مەزاتێکی عەلەنیە بیفرۆشم چونکە تا ئێستا ئێمە بۆ کاری هونەری مەزاتی ئەمەش هەنگاوێکی نوێیە بەڵێ بۆ کاری هونەری تا ئێستا مەزاتی عەلەنیمان نییە تا بتوانین کاری هونەری تیا بفرۆشین تەمە ناکەم بتوانین ئەمە وا لێ بکەین و لەو مەزاتا بیفرۆشین و بتوانین ئەمە بکەینە هینێکی بەردەوام ئەگەر خواستی هەبوو ئەم کارە بەردەوامی پێیت بەم شێوەیە بۆ کەسایەتی دیارەکانی تر ئەویان نازانم بەڵام ئەوەی کە مهمە بەردەوام بە مەزاد بدرێ مەسەن ئیشی مەزادەکە دروست بکەین بەردەوام بە مەزادەکە بدرێت کە هونەرمەندان بتوانە ئەو کارانەی کە دروستی ئەەکەن لەما هەر لە ماڵی خۆیانە نەبێت بتوان بیشی فرۆشتنەوە ساغیکەنەوە چکۆ بەڕاستی کاری هونەری کارێکی ناوازەیە لە هەموو دنیا بە هاو تایبەتمەندی خۆی هەیە جگە لە وڵاتی ئەمە سوپاس بۆ ئەوەی کە بەشێک لە شوێنی کارێکی خۆت پێناساندین و بەشێک لەو کارانی کە تەواو نەکراون بەو هیوایم کە لە ئایندەیەکی زۆر نزیکە هەمویان لە شوێنە دیارەکانی کوردستانە بیانین و کاربەختیاریان سوپاس بۆ بۆ ستافە جوانە سوپاسانەکەم سپاس زۆر سپاس